گانی کڕیت ئەمە دەرسەکە تەواو براکانم بەڵام هەندێک گلەیی هاتووە مامۆستاکەی کاتی ئەوەیە تۆ باسی زەکات و ئەو جۆرەشتانە بکەی لە کاتێکدا براکانمان ئەوە تۆپباران دەکرێن براکارمان دەربەدەر کران زەویان داگیر کرا خەڵکیان لێ کوژرا کاتی ئەوەیە دەڵێن برا بەڕێزەکانم ئەوەی کە لە توانای ئێمەدا بێت دوعای خێریان بۆ بکەین و ئیدانەی قەزیەکە بکەین و بە پەرۆشین بۆیان لەوە زیاتر یعنی خەڵکێکی بێدەسەڵاتی وەکو ئێمە هیچی تری لەدەست نایەت ئەی چی بکەین نەوەڵا کاتی ئەوە نیە ئەوەش ئێمە باسی شریعەتی ئیسلام دەکەین کە دەوڵەمەند زەکات بداتە فەقیر بواری کۆمەڵایەتی خەڵک خۆش دەبێت یا خۆش نابێ برا خۆش دەبێت کەواتە کارێکی باشە دەیکەین نەک خراپ بێت ئەمما کە زاڵمێک زوڵم کا و ستەم کات و خەڵکانێک بچە و سێنێتەوە خوێنیان بڕێژێ ئێوە خۆ لە ئەستۆی ئێمە نییە وە لە دەسەڵاتی ئێمەش نییە ڕاگرتنی لوعبەیەکی سیاسی زۆر گەورەیە وڵاتە زلهێزەکان بەشدارن تیایدا و گرنگ ئەوەیە کە ئەم میلەتە کوردە دەرس و عیبرەت وەربگرێ دۆست و دوژمنی خۆی لێکجا کاتەوە کاتی ئەوە نەهاتووە کە چەند جار لەلایەن بێباوەڕانەوە دوژمنانی ئیسلامەوە چەند جار فرۆشرا میلەتی کورد فرۆشرا کاتی ئەوە نەهاتووە متمانەیان لێ بسەندرێتەوە سیقەیان پێ نەکەین کاتی ئەوە نەهاتووە باوەڕ بەو ئایەتەی خوا بکەن وەلەن تەرضا عنکە اليهود وەلەن نەسارا حتى تتبع ملتهم جوولەکە و گاور لێت ڕازی نابێت تا شوێن دینەکەیان نەکەویت ئەژینا لێت ڕازی نابن چێ میلەتی کوردی کردە چوار پارچە چێ کردی بەدەستی چێ کرا و چێشە ناهێڵێت یەک پارچەشی سەر بەخۆ بێ یەک نەک هەر چوار پارچەی بێتەوێک و سەر بەخۆ بێت چێ ناهێڵێت هەر ئەو وڵاتە زلهێزانن کە سەڵەواتیان لەسەر لێ دەدەن هەر ئەوانن ئەجینا براکانم هەموو عاقڵێک دەزانێت تەنها ئەمریکا بە تەنها خۆی ئەمریکا بیەوێت هەر چوار پارچەکە بکاتە یەک ببن بە یەک و سەر بەخۆش بێ دەکرێت ظاهری ئینشاڵڵا یان ناکرێت دەکرێت ئەمریکا لە پشتت بێت وڵاتێکی زلهێزە ظاهری دەکرێت نایکا لەگەڵت نییە ڕووسیا بێوێ بە هەمان شێوە بەڵام لەگەڵت نییە ئێکەواتە تاکەی ئێمە نەزانین کێیە لەگەڵ ئەوەدای ئێمە پارچە پارچە بین لەگەڵ ئەوەدای ئێمە لاواز بین لەگەڵ ئەوەدای ئێمە کیانێکمان نەبێ هیچمان نەبێ چێیە دیارە چێیە ئەی چی بکەین دەسەڵات چییە کاکە بانۆکەرایەتیان بکەین بەشک و بەزیان پێمان دابێتەوە بەخوا هەیهاتە هەیهات بەخوا نەک نۆکەرایەتی کۆیلایەتیشی بۆ بکەی هەرچی بۆی بکەی نایکات ئەبەدەن تا نەچیتە سەر دینەکەی تاوەکو لە جیاتی بۆ نمونە عەلەمی کوردستان عەلەمی ئەمریکا هەڵدا و لە جیاتی دینی ئیسلام بڵێ میشاتمە سەر دینی نەسڕانیەت گاورێتی تێگەیشتی و لە جیاتی جلەکەی خۆشمان بچین جلی ئەوان لەبەرکەین و ئەخلاقی کوردیش فڕێدێن ئەخلاقی ئەوان بێنین ئەو کاتە بە جوزئێکی خۆی حسابت لەوانەیە بکات و چی بۆ خۆی دەکا تەوەقوع دەکرێت بۆ تۆش بکا والله ئەعلەم بەڵام ئایا کامەی گرنگە دینەکەمان بفرۆشین میلەتەکەمان بفرۆشین ئەخلاقەکەمان بفرۆشین ئەساڵەتی خۆمان بفرۆشین چییە وڵادەی ئەمریکا ئەو کاتە بەزەی پێماندا دێت برا با لەگەڵ خوا بین ڕوو لە خوا بین خوای گەورە هەموو کارێکی قورسمان بۆ ئاسان دەکا إن الله يدافع عن الذين آمنوا خوای گەورە دیفاع لە ئیماندار دەکات ئەم هەموو بەسەرهاتەی کە لە ژیاننامەی پێغەمبەری خوادا هەیە عەلەیهی سڵاو سەلەم بۆ دەرسی لێ وەرنەگرین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو سەلەم بەتەنهایە خوای گەورە بەهێزی کرد بە قووەتی کرد وای لێ کرد هاتە ناو شاری مەدینە و لە ناو شاری مەدینە دەوڵەتی دامەزراند ئەو هەموو جوولەکەیەشەیە کە جوولەکەکان لە ئەسڵدا لەوێن دوای ئەوە گەڕای فەتحی مەکەشی کرد دوای ئەوە تە ئێستا ئیسلام لە هەموو شوێنێک بڵاو سوپاس بۆ خوای گەورە چۆن خوای گەورە بەو ئیسلامە بە عیزەتی کردن بە ئیسلام بەرزی کردنەوە
وکە دیقەتیش بدێنێ هەر سێ وڵاتەکەی دەوری کوردی داوە ئیدعای ئیسلامەتی دەکات، شانازی بە ئیسلامەتی دەکات، ئاەتێک و سوورەتێکی قورئان دەکاتە شیعاری خۆی بۆ لێدانی تۆ، کەچی ئێمەش ڕۆژ بە دوای ڕۆژ بەرەو عەلمانیەت خەستر دەبنەوە، خەستر دەبێتەوە. نازانێ مەینەتی میلەتی کورد بەهۆی عەلمانیەتەوە. عەلمانیەکانی نێمایان وا لێ کردو برا، یعنی پێ دوایە ئێستا چ تورکیایە چ ئێرانە چ بەغدایە بتوانن هیچ لە کورد بکەن ئەگەر بێت و عەلمانیە زلهێزەکان بەڕاستی لەگەڵ کورد بن؟ نەوەڵڵا. بۆیە براکانم لە جیاتی متمانە بە خوای پەروەردگار بکەین، ئەمڕۆ متمانە بە عەلمانیەت، لە جیاتی ڕووکردنە خوا ڕووکردنە غەیری خوایە. ئەوە هۆکارەکەیە، بەڵام دەرسیش وەرناگرین، پەندیش وەرناگرین، عیبرەتیش وەرناگرین. هەمانە بەعەکسەوە تا دێ و بێعەقڵتر دەبێ حاشای هەموو موسڵمانێک و هەموو عاقڵێک. یەکسەر دەچێت ڕەخنە لە ئیسلام، ئەمە ئیسلامەوە لە ئێمە دەکات. حاشەوە کەلا، ئیسلام نییە وا لە تۆ دەکات، ئەبەدەن ئیسلام نییە وا لە تۆ دەکات. بەڵام تۆ شانازی بە ئیسلامەوە ناکەیت، شانازی بە ئیسلامەوە ناکەیت و ناگەڕێتەوە بۆ لای ئیسلام وەکو پێویست. ئەجینا کەسێک زوڵم کە، یعنی بۆ نمونە کابرایەکی خاوەن عەشیرەت خاوەن دەسەڵات کوردێک هات ماڵەکەتی داگیر کرد، لە دەستگای ڕاگەیاندنەکان دێن مقابلەت لەگەڵ دەکەن، کاکە چێتۆ؟ کاکە کورد وای لە من کرد، کوردایەتی وای لە من کرد. ڕاستەم قسەیە؟ پیاوێک کاتۆ بەڵێ کوردە، بەڵام خۆ ماناوە نییە، یعنی ئەخلاق و ڕەوشت و کلتوری کوردایەتی هانی دابێ ئەو زوڵمە بکە. ئێستا تۆ کەسێک کە دەڵێ من مسلمانم و بە شیعاری ئیسلامەتیەوە دێ زوڵم لە تۆ دەکا، یعنی ئیسلام لەگەڵەوە، ئیسلام لەگەڵ زوڵمە، ئیسلام لەگەڵ خوێن ڕێژی و کاولکاری نییە براکانم. بۆیە والله یەقینە لای ئێمە، یەقین نەک وەڵا کاکە تەجروبەمان هەیە، تەجروبە نە، یەقینمان هەیە. چۆن دەزانین ئێمە مرۆڤین و ئێستا لە ماڵی خوا لە مزگەوتێک دانیشتوین، والله یەقینمان هەیە تا نەگەڕێینەوە لای خوا حاڵمان لەوە باشتر نابێت، تا نەگەڕێینەوە لای خوا حاڵمان لەوە باشتر نابێت. ئەوە چەند سەد ساڵە ئاوایە. کاتێک کە کورد شانازی بە ئیسلام دەکرد، کورد قائید بوو، صلاح الدین ئەیوبی نەک قائیدی کورد بوو، قائیدی هەموو ئومەی ئیسلامی. شانازی بە ئیسلام دەکرد، قائید بۆ شانازی بە ئیسلامەوە دەکا، پیاوێکی ئاوا نەجیب. عومەر ڕەزای خوای گەورەی لەوێ دەفەرمێ ئێمە قەومێکین خوای گەورە بە ئیسلام بە عیزەتی کردوین. عومەر ڕەزای خوا لەبێ فەرمێ هەرچەندە بمانەوێ بە عیزەت بین بەغێری ئیسلام خوا زەلیلمان دەکا. ئێستا ئەمڕۆ عەرەب زەلیلە یا زەلیل نییە؟ زەلیلە، زۆر زەلیلە. بۆ؟ چونکە ئەوانیش یعنی زۆربەی پشتی کردووە لە ئیسلامی حەقیقی، بۆی زەلیلن. ئێمەش براکەم بەڕاستی دەست بە ئیسلامەوە بگرە، خوا بەرزت دەکاتەوە. دەست لە ئیسلام شلکەیت و بەری دەیت و دەست بە کوفر و ئیلحاد و عەلمانیەت و نازانم چیەوە بگری، خوا زەلیلت دەکات. کە خوش کەسێک زەلیلکە بە کەس بەهێز نابێت و بەدەسەڵات نابێت. ئێخۆ خوا فێڵ لە عەبد ناکە کاکە وەکو مرۆڤ. ئەوانەی کە تۆ پشتیان پێدەبەستی دڵت پێیان خۆشە، لە پشتەوە خەنجەرت لێدەن، لە پشتەوە دەتفرۆشن، تیجارەت و بازرگانی لەسەر تۆ دەکەن، لەسەر ئەو میلەتە کوردە دەیکەن. دڵت پێی خۆشە و کەچی لەگەڵمە و لە شەڕی داعش لەگەڵت بووم و ئەم قسانە لای ئەوان لە سیاسەتدا ئەخلاق نییە. ئەم سیاسەتەی ئەمڕۆی دنیا ئەخلاقی تێدا نییە، وەفای تێدا نییە. کاکە نابێ لە بیریان چی، ئێمە چونکە لە شەڕی داعش لەگەڵیان بووین قەت ئەم چاکەیان لەبیر ناچێ. لەبیر ناچێت چییە؟ سبەی کارێک دەکا بەس مەسلحەتێکی گەورەتری بکەوێتە بەردەست و کەسێکی تر زیاتر خزمەتی بکا و شتی بداتێ، تەواو کورد دەفرۆشێ بە فلسێک دەیفرۆشێ، هەروەکو بینیشمان بە ئاسان. بۆیە براکانم لە دنیای سیاسەتە بۆگەنەکەی ئەمڕۆ ئەخلاق نییە، وەفا نییە، ڕازگۆیی نییە، بەڵێن و پەیمان نییە. ئەی چارمان چییە؟ چار دەوێ بگەڕەوە لای خوا، پشت بە خوا بەستە، خوا بەستە. وەڵڵا خوای گەورە هیدایەتماندا، ئەخیرمان خێرکا، بەختەوەری دنیا و قیامەتمان بکە. ئەوەی کە لە توانای ئێمەدایە براکانم دینەکەی خوا ڕابگەیەنین بە ژێرەی پێویست بۆ خۆمان و بۆ غەیری خۆشمان،
داوەش لە خوای گەورە دەکەین هیدایەتمان بدە. ئەوانەش کە بەوە ڕازینین دەیانەوێ بچین هەڵپەڕین و پشیڕێنین دەی کاکە ئەی دەبرا ئێوە بڕۆ بزانین چیتان پێ دەکرێت لێمان گەڕن ئێمە لە ماڵی خوا خەریک دەبین با ئاەتێک فێر بین حەدیثێکی پێغەمبەری خوا فێر بین عەلەیهی سڵاو وسەلام ئەمە سوودی دین و دنیا و قیامەتمان تێدا ئینشاءڵڵا. بەڵام ئێوە نە کورتان ڕزگار کردو نە دینیش تێگەیشتن و نە بڵاویشتان کردەوە. خوای ئیسلاح حاڵی هەموو لایەکمان بکە والحەمد لله وصلی الله وسلم على رسول الله. وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون.